بۆ مناڵی بێسەرپەرشتیان و مناڵە شەهیدان چەند کۆنسێرتێک دەکەین لە هەولێر و سلێمانی بگرێت لە شار و شارۆچەکانی دی بۆ ئەوەی بتوانین هاوکاریەک کۆ بکەینەوە بۆ مناڵە شەهیدەکان و بۆ ئەو مناڵانەی کە بێنازن. خۆم بە خۆشحاڵیش دەزانم وەک حەیرانبێژێک کە لە شاری هەولێر هاتووم ئەوڕۆ میوانی سلێمانیمە. هیوادارم خەرکەکە بە زۆر خۆشەوە بێتە کۆنسێرتەکەی و ئینشاءڵڵا سەرکەوتوش دەبین. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەوڕۆ لەو کۆنسێرتە بەشدار دەبم. ئەمە من دووەم کۆنسێرتایکیان لە شاری هەولێرەوە بەڕێوە چوو. ئەم کۆنسێرتە لە شاری سلێمانیەوە لە هۆڵی ڕۆشنبێری بەڕێوە دەچێ. ئەم بە دوو گۆرانی بەشدار دەبم لەو کۆنسێرتەدا. لەگەڵ چەند گەنجێکی خۆبەخشی شارەکە هەڵمەتێکی پاکوخاوێنی ژینگەی شارەکەمان ڕاگەیاندووە و ئامانجمان لە پاکوخاوێنی ڕاگررتنی ئەم ژینگەیە ئەوەیە تەنها ئەو کەسانە نەبێت کە کارەکەیان تایبەتە پاکردنەوە ئێمەش هەرێکێک لە ئاستی خۆیەوە وەک گەنج و هەتاکیکی ئەم کۆمەلگا پاکوخاوێنی شارەکە و هەم ژینگە لە ئەستۆی خۆی بگرێت و بەرگی سەرشانی خۆی بزانێت. هەر فەردێکی ئەم وڵاتی خۆمان بەرپرسیارین لە ئاست ئەم ژینگەکەوە پاک و تەمیزی ڕاگرین. هەر لە ئەو کەسانەوەکەوە بڵێن بەناو شارە ئەگەڕێن عەلاقەیەک فڕێ ئەدەین نابێ فڕێ بدەین و یەکسەر بخەینە ئەو حاوێەوە کە لەوێ نزیکمان. Man soll einfach Spaß haben am Leben und wirklich mal ein bisschen Farbe in sein Leben lassen und nicht immer nur so streng seinen Alltag leben. Also es ist einfach nur ein Fun-Faktor. Sich über die Hindernisse schmeißen, nass werden, dreckig werden und dann die Farben dazu. Die Leute sind alle gut drauf. Ich komme aus Dessau und wir haben gerade beim Color Obstacle Rush mitgemacht. Und es war super lustig, es hat echt Spaß gemacht. Wir haben heute hier bei dem Marathon mitgemacht und es war echt wahnsinnig lustig. Ja, wir wurden mit Farbe beworfen und mussten über Hindernisse laufen und es hat Spaß gemacht.